ئیدارەی بایدن وەک هەمەچەشنترین کابینە وێناکراوە لە میژووی ئەمریکادا. ئەمە و هەڵگەڕانەوە و هەڵوەشانەوەی سەرۆک جۆ بایدن لە سنووردارکردنی گەشتەکان بە زۆری لەسەر وڵاتانی بە زۆرینە موسڵمان کاریگەری هەیە کە ستایشی گروپەکانی داکۆکی لە موسڵمانانی بەدەستهێناوە، بەڵام هەندێک بە هیوان سەرۆک زۆرتر بڕۆشتایە. ئەوەی ئێمە بەدوایین کە سەرۆک بایدن بیکات و لەگەڵ کۆمەڵێ موسڵمانەکاندا کار بکات، بێگومان زۆرتر لە خۆگرتنی موسڵمانەکانە و زیاتر دانانی لە بەڕێوەبراتەکەیدا بۆ بەکارهێنانی موسڵمانە بە وزە و بەتوانە و بە ئەزموونەکان لە بەڕێوەبراتەکەیدا. دەستوری ئەمریکا قەدەغەی دەستنیشانکردن و یاغیلادان دەکات لە پۆستە گشتیەکانە لەسەر پاشخانی ئاینی کەسێک، بەڵام ئەم نوێنەرایەتێ بۆ زۆرێک لە موسڵمانەکان گرنگە، لە نیوانیان ئەبرار ئۆمیش کە لیبییەکی ئەمریکاییە لە فێرفاکسی ئیالەتی ڤیرجینیا. ڕاستکۆ دەبم بەو هیوایە بووم کەمێک زۆرتر ببینم، نەک تەنیا لە ڕووی تاک و سەرکردایەتیەوە، بەڵکو دەزانن ئەو هەیەتی و ئیستا نازی بەوە دەکات کە هەمە چەشنترین کابینەی هەبێ کە بینیومانە لە مێژووی وڵاتەکەدا، بەڵام تاکە کەسێک نییە نوێنەرایەتی کۆمەڵگەی موسڵمانان بکە. موسڵمانەکان بۆ پەرێنزمەکان دەستنیشان کراوە، لەوانە ئەلی زەیدی پاکستانی ئەمریکی وەکو جێگری یەکەمی ڕاوەشکاری کۆشکی سپی بۆ کەشوبای نیشتمانی و هەروەها بەنگلادێشی ئەمریکی زەین سەدیق وەکو ڕاوەشکاری باڵای جێگری سەرۆکی کارمەندانی کۆشکی سپی و ڕێمادودین فەڵەستینی ئەمریکی وەکو جێگری بەڕێوەبەری نووسنگەی کۆشکی سپی بۆ کاروباری یاسەدانان. گرۆپەکانی داکۆکی لە موسڵمانەکان لیستێکیان لە ئەمریکای موسڵمانە شیاوەکان کۆ کردووەتەوە و پێشکەشی بەڕێوەبەرەتی بایدنیان کردووە بۆ ڕەچاوکردن بۆ پۆستەکانی داهاتوو. ئێمە دکتۆری زۆرمان هەیە، ئێمە چاودێری تەندروستی زۆرمان هەیە کە دەتوانین لە هێنانەوەی ئەمریکا بۆ ئەمریکایەکی تەندروست، بۆ ئەمریکایەکی بەهێزتر لە ڕووی ئابووری و بەشداری پێ بکەین. جا لەبەرەوە ئێمە بەدوای ئەوەین کە کار لەگەڵ بەرەبەرایەتی بایدن بکەین. لە کاتێکدا بەڕێوەبەرەتی بایدن هێشتا ئەندامێکی کابینەی موسڵمانی پلەبەرزی نییە، کانگرس دەستی کردووە بە ڕەنگدانەوەی پێکهاتەی ئاینی ئەمریکی. لە کۆی 435 ئەندام 3 ئەندامی ئەنجومەنی نوێنێران هەیە کە موسڵمانن.